دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێن لەگەڵ مامۆستا مەلا حەسەنی ڕستگار یاخۆت حەسەنی ڕستگار. مامۆستا باسی پاشەکشەی بارزانیەکان ئەوەی کە بیسترا بێت و یاخۆت بیستی بێتان دوایی پرسوڕا بە پێشەوا کراوە لە کاتی گەڕانەوەیان، ینی کە پاشەکشەیان کردو ئایا هیچ کوردێکی ڕۆژهەڵاتیان لەگەڵ ڕۆیشتووە یاخۆت تەنها ئەو کوردانەی باشوور بوون کە گەڕاونەتەوە؟ ئەوەی بەدەقیقی نازانم کە کوردی ڕۆژهەڵاتیان لەگەڵ بوو بێیان نا، بەڵام پاشەکشەکەی ئەوەی کە پێشتر باسم کرد چوون بە پێشەوان کتۆ کە لەگەڵمان وەراتوە هەر پێشەوا دەبی بوو ئەمە مقاومەت دەکەین و ئەوانە ئەو نەڕۆیشتو لەگەڵیان. بەڵام خەبەر هەبوو کە ڕاستیش بوو، وتیان مەلا موستفا چۆتە تارانێ لە جیاتی مەلا موستفا 15 سەرهەنگیان گل داوەتەوە لای شێخ ئەحمەدە تا ئەو بۆ سەلامەتی دەگەڕێتەوە. ماوەیەک پێچوو خاروبار بۆ نەغەدەی دەچوو بۆ بارزانیان. دوای مەلا موستفا لەوێ کوردبووی دەسەڵاتەکە زیاتر بەدەست شێخ ئەحمەدێ دەنام پێم خۆشە جیان بۆ دانابوون لای ئێمە دانێ وا باز دەکرا کە گەڕابەوە کوردبیانەمە تەسلیم نابێت ناینەوێ ئەگەر لە مەرزی عێراق جەمان بۆ دادەنێن دەناناوێت. ئەوە بوو شەڕەکە تەقریبەن دەستی پێکرد. جا شەڕەکە دەستی پێکرد خەڵک یەکجار زۆر شانازی بە مەلا موستفایەوە دەکرد کە ئەوە مقاومەت دەکا و چ شێرانەی پێ ناوێرە وا بۆچوو. ئەویان زۆر تاسیرێ بوو. دووە خەڵکیان بان کرد وەکو چەکداری خۆیان ئەرتەشی ئێرانێ. بە تایبەتی ئێمە کە مانگوڕ بووین و ماڵمان لە شاری بوو مانگوڕ دەهاتنە ماڵێ دەچوون بۆ شەڕی. کە چوون بۆ شەڕی دەگەڕانەوە بۆ خۆشیان پێیان خۆش دەبوو کە دەچوون. ڕاستەکەی ئەوە کە لە دیوەخانە باسیات دەکەرەوە هەبوو. ئەوەڵ کەس هەمزەی ئەسڵانە کوژدا برازای هەوڵای باژاغای بوو. جا دەهاتنەوە لەوێ بۆ خۆیان باسییان دەکرد. دەڵە چووی بۆ سینگانە تەقە نەبوو غارندا بە سواری ئەسپی و دەستەژیان لێکردین و هەمزەی ئەسڵانە و چەند کەس کوژان و ئەمە هەڵاتین و بۆ خۆیان بە پێکەنینەوە باسییان دەکرد. ینی جا تعریفی بارزانیان دەکرد. مەسەڵەن هێچی ڕاکوچوغەشێکی بووە هاتوو ئاوای تفەنگ پێوە ناین و ئاوای دەرپەڕان و ینی بە ئام خەڵکەکە پێی خۆش بوو. ئەی مامۆستا باسی هەندێک چەند ئەفسەرێکی ئێرانیەکەن کە لەگەڵ بارزانیەکان ڕۆژن ئەوانە بۆ شوێنەوەن کەوتبوون ئەوانە لەگەڵ فێرقەی ئازەربایجان بوون لە خوڕاسانی ڕا دەستوری حیزبی بوو بوون تێکەڵ ببوون لە تەورێزێ ئەوە لە زیندان یەکێکیان بۆی دەجێڕانەوە کە هاتووە دەگەڵ شێخ ئەحمەدی خۆی تەحویلی عێراقداوە و دوای عێراق تەحویلی ئێرانی داونەوە نازانم 4 نەفەر بوون چەند بوون یەک دوێشان لێ ئەدام کردبوون ئەو کابرا مابەوە ئەو بۆی باز دەکردین کە چۆن شەڕێکیان کرد و یەکیشان تۆپچی بووە زۆر بە تۆپی ئێرانی مەلا موستفاوەوان ناڕەحەت بوون بانجیان کردو کتویانە ئەو تۆپەی دەشکێنی چاکە دەنا دەتکوژیت کابرا تۆپچی بووە ئەویش تەماشای کرد مەسەلەکە زۆر جددیە بەڵێ دەڵێ تۆپیان پێ بووە بارزانیان دەڵێ تۆپێکی هاویشتە کتوتی جاڵ بە پەلە 100 میتر بیبەنە پێشێ 100 میتر جوانە زانی بووی چیە تۆپچیە لە لای ئێرانیان سەر گورد کاڵەشیان پێ دەکرد تۆپێکی لە جێی تۆپەکەیدا بوو کردووی جاوەرن 100 میتر بیبەنەوە دوایە 100 میتر بروانەوە دوایە تۆپی هاویش بوو ڕاست لە تۆپی ئەو ئەفسەری ئێرانیدا بوو بڵاوی کرد بوو هات لە تەرمەکاننا لە سابلاغە ناشتیانی دی بەوەی پشتیان شکا ئێران پشتی شکا جا کابرای دەجێراوە نازانم بۆ دەوەختەی دانیەوەکەم لە بیردەماوە دەیکوت سەرم هەڵە نامە نامسفا کوتی سەردانە ئەوە بە ئیشارە کوتی سەردانوێنە دەیکوت لە شەڕیدا ئەوانەی نەدەکرد خۆی ماد نەدەکرد هەرچاوی لە شەڕەکەی دەکرد بە دووربینی وانە زۆری تعریف دەکرد. مامۆستا بە کەمێک باسی مەنگوڕانت کرد کەمێک باسی ئەوانیش بکەین خۆ خراپ نییە لە مێژوەکان
زۆر باسی ئەوەکە هەم بەشێکیان تعریفیانەکەن بەسێکیان باسی خراپەیانەکەن وایە ینی ئەمانە دابەژ بوون بەسەر دوو بەرەیە یاخود ئەوە ئەسان مانگوڕ بۆ خۆی چەند بەرەیەکن تایفێ ئامانێ و تایفەی شەمە و تایفەی مرۆتێ و بە نێوی دایشان هەڵدەدەن جا ئەوانەی کە ئێستا جاشن بوون بە یا چەکداری بڵێن ڕێژیم لە پێشدا ئاکسەریان حیزبی بوون لە داخی ئەوەی دیکە لە داخی تایفەی شەمەمویان پاڵیان ڕێژیمدا تایفێ شەمێش کە زانیان مشکلە ئەوانش چون بۆ ساڵاغش دەنا پێشدا هیچ مشکلیان نەبوو هەمووی داسانێکی دەجارنەوە منیش دەمناسی ساراغا بوو هەمزاغا هەمزاغای گاگەشی خوارەیە گویا دەچێت چکن پێشەوەی دەڵە قوربانە من بە دەرەجەیەک ناتوانم بچمە و عیبە و ئەستێرەیەکەمە بێ توی دوو دادەی دیکەی لێدا کە هاتەوە دان نا وەختی باش بوون تەنیا وڵای بازاغای هاتبوو بۆ عێراقێ تایفەی شەمە بەڵێ ئەی ئەو هەموو چەک و شتێک کە یعنی ڕەنگە خۆ زۆری واژ نەبوو بەڵام ئەو چەکانەی کە ئی کۆمار مابوونەوە هەمووی ئێران دەستی گرتەوە بەسەریە ئارێ بێزگە لەوانەی بارزانیان بردیان هەموو خەڵک تەحویلی چێکی تەحویل داوە بەڵام هێندێک کەس قایم بوو شار بوویەوە مام و برا گەورەکەم لە خەڵکیان دەکرێەوە دانێنا لە عێراقە دانفرۆشت بڕنەوە ئەی مامۆسا تودەیەکان دەوریان چی بوو تودەیەکان بەڕاستی هینیان هەبوو خەڵکیان هەبوو لە ناو کوردستانە ئەو کاتە ناوەختی خەڵکیان نەبوو خەڵکیان نەبوو نەخر بەڵام قەرادەیەکی ڕووسان کە گرتبوویان لەگەڵ ئێرانێ ئەوە بوو کەوان ئازاد بن هەنی دموکراسی هەبێ دموکراسیکی دەڵەمە هەبوو لە تارانێ شای بابی ئەو شای حەمەڕەزا شای دەرکرا بوو تەبعیدیان کردبوو ئینگلیسەکان و ئەویش جوانێک بووی هێنا بۆیانە سەرکار و زۆر دەسەڵاتی نەبوو بەڵێ ئەی هەڵوێستی بڵێن کاربەدەستانی کۆمار و پێشەوە بە تایبەتی لەگەڵ خەڵکی غەیرە کورد لەو شوێنەی کە لە ژێردەستی ئەوانە بوو چۆن باش جاروا بوو کێشەیەکی کەم پەیدا دەبوو لەگەڵ ئازەربایجانیەکان حەلیان دەکرد مامۆسایەوە بۆ خۆتان بە نەماڵێکی مەلازادەن وانە تقریبا ئەمدارە بۆ خۆم زۆر باوەڕم بەو شتانە نییە بەڵام ئیبن عەباسیان پێ دەڵێن گویا هار و ماری چادەکەنەوە هار و ماری چادەکەنەوە بەڵێ ئەی بۆ خۆت کەی چوویتە بەر خوێندن ئەمن دوای جمهوری کوردستان بەڕەسمی چوو بەر خوێندن لە بەیسلا کلاسی فارسی دیارە گەورە بوو ئەگەر خوێنی ڕەسمی دەست پێ کرد دوایە دیپلۆمم لە مەهاباد وەرگرت گیران بەسەردا گیران بوو باسیەکەین باسی گیرانەژەکەین ئەی لەگەڵ فەقێتی شتی وایە بینێتە بوو نەخێر نەبوو ئەوەی ئیبن عەباسی بووە بێسەوادش بێ لە لادێر پێ دەڵێن مەلا بەڵێ کەواتە ئەو مەلایە هین نییان ئەوەی مەنگوڕانە مەنگوڕانە بەڵێ مامۆساگەر لە ساڵی 53 ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێران بوو بە تایبەتی مەسەلەی نەوت و مۆسەدیق و کۆمەڵێک ڕیفۆرم و شتی کرا ئەمانە چۆن لە کوردستان دەنجاندایەوە لە خەڵک چۆن پێشوازی لێ کرد چی هەبوو لە مەهابات و ئەو دەوروبەرە وەڵا ئەو وەختی تودەی شە بوون بەڵێ فیا بوون بەڵێ تودەی کورد مەبەستە بەڵێ کوردی ئەجەم کەم داهاتن مەسوولەکان وەکو چیە مەسەلەن کەس هەبوو ئەوانەی کە دیار بوون تودەی بوو هەنی بلووریان و ئەو جەماعەت دەستە بەڵێ هەبوون بەڵام خەڵکی عامە زۆری پێخۆش بوو ئاغا زۆری پێوە ناڕەحەت بوون کە دەسەڵاتیان بە شای ئێرانە نەبێ بە کەس نەدەکرا ئەو ئێقدامە گەورە یعنی بێ خوێن ڕشتن ئەتۆ بێ تەقسیمی ئەرازی لە 100 تا سەری ئێرانە بکەی دیارە ئەمریکایەکان فشاریان بۆیە نابوو کە مەبادا شەڕی چەکداری لە دێهاتی ڕادەست پێ بکە ئەوە زەمان باو بوو
کوبا و نازانم شێ و شێوانە لەوەی خەڵک پێخۆش بوو جا دەهۆڵ و زۆرنان لێ دەدا خەڵکی ئیدێهاتی بەرزیدی ئاغایان بەڵێ ئاغاشیچان نەدەست نەدات جاری وا بوو دزی و فزیان دەکرد مەڕی فڵانیان تاڵان دەکرد ئاوادی بەڵێ کەواتە هین نەبوو ینی بڵێن شەڕ و ناخۆشی شتی وا ڕوویدا لە بینی شەڕێک کە ڕوویدا بێت لە بینی خەڵکی دەور و بەری بۆکانە بەڵێ لەگەڵ هێندێک ئاغا دەگەڵ هێندێک خەڵکی بۆکانە بەڵێ ئەوانەی تەرەفداری مصدقی بوون مصدق قانونێکی دانابوو قانونی 120یان پێ دەکوت ئەو 120ەکە لەو بڵێن زەکات و مەکاتێک کە ئاغاوەری دەگرن لەوی دەجێڕایەوە نیوەی دەدرا بە ئاوەدانی سەدی دەشی نازان بۆچی خرج دەکرن لەوەیدا شەڕ بوو ئاغا ئەرتەش بەڵام پشتیوانی ئاغام بوو بەڵێ لە دوای بڵێن تێکچوونی کۆمارەوە حیزبی دیموکراتی تر تقریبا لە پەلوپۆ کەوت بوو لە پەلوپۆ کەوت بوو دوای زیندوو بوو ئەو سەروشتێک کە ئازاد بوون و هەندێک خەڵک ئازاد بوو نیمچە دموکراسیە کەمێک پەیدا ببوو وەزەکە گۆڕا بوو کەواتە لە سەرەتای پەنجاکانەوەی وردەوردە دیموکرات بڵین وەکو بە شێوەی تەشکیلاتی و حیزبی ڕێکخراوەی دەستی کردبووە بە کاری حیزبایەتی ئەی چێ دێم بۆ گیرم ئەخ بە زۆر دواتر نییە مامۆسا نا ئەوەی تۆ کەیە ساڵێکە ئەژیرێنەوە سیهشتی بیلاد ئێرانی کۆچی بوو سیهش بیستویەکی وەرە سەر دەبێت چەند بێتە 59 بەڵێ بەس من مەبەستم پێشترە ینی لە ینی ئەو کاتی کە بڵێن لە ئێران ئەو ڕیفۆرم شتانە ئاکرا دوای ئەوەی تر حیزبی دیموکراتی ژووردەوردا دەستی کردەوە بە دەستی پێکردەوە و دوای لە ئێرانە کە عەبدولکەریم و قاسماتە سەر بەڵێ ساڵی 58 ساڵی 58 زۆر بە توندی چۆ پێش حیزبی دیموکرات حیزبی دموکرات تقریبا لە وەختیدا بووم بە حیزبی ئەگە مەلا مستفا هاتەوە بۆ بەغدای هەندەی دی خەڵک دڵگەرم بوو پەیمانی بەغدا تێکچوو ئەوانە زۆر تاسیرێکی مثبەتی لەسەر جوڵانەوەی کورتە بوو پاشە کوردی بڵێن ڕۆژهەڵات و دیموکراتوانە بۆچی ئەوەندە پێیان خۆش ویان نەزانی تر هەچی شاوێ لەو منتیقەیە کۆتایی پێەیە تقریبا وایە ئەگەر ئەو ئومێدە نەبێ خەڵک بۆ دوو چی دەکەوێت ئومێدەوە بوو کە ئەوە لەوێ ئاوا ڕووخا لێرەش دەڕوخێ و کورد سەردەکێ و کورد جمهوری زین و دەکاتەوە لەوانە بەڵێ چێ بوون ئەوانەی کە بڵێن لە پەنجاکانە بە تایبەتی کە سەرکێشی سەرکردایەتی یاخود جڵەوی حیزبیان بەدەستەوە بوو ئەگەر ڕاستی بوێ حزب وەکو حزبێکی منەزەم و تەشکیلات زۆر کەم بوو نەبوو بەڵێ کەواتە شتەکان زیاتر شەخسی بوون بڵێن ڕێکخراو هەبوو ڕێکخراو هەبوو بەڵام ئەو نەزم و تەنزیم و شتێک کە دوای پەیدا بوو ئەوە نەبوو بەڵێ هەرەوە بوو ینی هەر لە دوای بڵێن 58شەوە بوو کە بەشێک لە سەرکردایەتی حیزبی دیموکرات ڕۆیان کردە باشووری کوردستان بەڵە باش ئەو وەختی بوو ئەو وەختی کە بڵێن هجوومەکە هات بوو سەر حیزبی دموکرات بەشێک هەڵاتن بەشی عومدەشی گیرا لە هەموو شارەکان گیرا لە هەموو دیەکان ئەکسەری دیەکان گیرا سمایلی قاسملوو کە برازایی کاک دکتۆر قاسملووی بوو کەسێکی زۆر زیرێک بوو دانیشگا دیدە بوو تەواوی نەکرد بوو بەڵام زۆر بەهۆش بوو کە گربوویان و ویژبوویان شکەنجەی دەنەوەوانە کوردبووی پیان کورد و کوردوانەگە ڕاستیمان پێ بڵێ ئازاد دەکرد ئەویش بە کوێدا ڕۆژ بوو چێ دی بوو چی بیست بوو هەمووی باس کرد بوو لە شار و لە دێ مەسیر کادر بوو دی هەموو ئازادیان کردجا نەخێر ئازاد بوو بەڵام ئەوەڵە بە ئێعدام محکوم بوو لە دادگای دووەم تەجدید نەزەری پێدەڵەن بۆیان شکان بۆیان کردە ئەبەت بەس هەندێک کەسەڵێن لە داخی دکتۆر قاسملووەوەی کردوەوە ڕاستە نەک لە داخی دکتۆر قاسملوو دکتۆر قاسملوو ئەو وەختی دەگەڵ ئەحمەد تۆفیقی یەک بوون ئەو
وا دەڵێن بۆ خۆشی وای کورد لە زنیارێ وتی وعدایان پێداوم کە بمنێرن بۆ دەرە بخوێنم بۆ نەچۆتە سەرێ نان توانیوە چی کردوانە بە کادر بەڵێ ئەو ئەی تۆ بۆ خۆت لە ڕێگەی چیەوە بووی بە دیموکرات وەڵام لە ڕێگای مەحموودی مەنگوڕی و حسێنی هاشمی حسێنزادە بەڵێ ئەوانە بە خۆیان حیزبی بوون ینی لە حزبی بوون من لە قاوەخانەیەک دانیش بووم چایخانەیە چاوەڕانی ئەوم دەکرد قاسمی گەنجەلی بێتە دەرێ هەم ڕئیسی ئیدارە بوو هەمیش پوڵیە بوو خۆمە هیچمان نەبوو بەڵێ کە تۆپی بۆ دەکرین و بۆی چاک دەکردینەوە خۆ تۆپی ئاوە نەبوو بەڵێ بێتە دەرێ لێ پرسمدانم دێ بۆ فوتباڵە یان نایە ئەوان هاتن لەولاو لەولان دانیشتن دەمناسین لە دوور بە دوور چاک چۆنیوە حواڵ پرسی و کچیان داوان کە کچیانە تۆ کەسێکی ناسیاوی و وەرزشکاری و فڵانی و گەمان برێکیان پێ هەڵاکتم پێمان خۆشە ببی بە حیزبی بچم حیزبی شوێ کچ حیزبی دموکرات دوور بە دوور دەمزانی هەیە ئەمیش حسی کونجکاوی شتی وەکتە باش هەڵا بووم بە حیزبی 2 ساڵی پێ نەچووی گیرا بەڵێ مامۆستا پەیوەندی ئەو کاتەی لەگەڵ سەرکردایەتی حیزب لە باشوور مەسەلەن ئەو فترەیە پەیوەندی هەبوو یاخۆ پێم شک نایە پێشک نایە چونکە سەرەکان زیاتر لە نێو ئێرانە بوون کوردستان ئێرانە بوون هەمووش گیرا بوون یعنی ڕەهبەریەکە تەقریبەن گیرا بوو بەڵێ بەس ئەو کاتە پێش ئێوە چیتر گیرا بوو کاک سلێمانی معینیوان گیرا بوون ئەو کاتە نەکە کاک سلێمانی معینی هاتبوو ئێرە هاتبوو ئەم دیو دەمناسی بەڵێ نەوەڵا بەڵام کوڕێک بە نێوی شەوشاری بوو نێوەکەم چاک لەبینێ گیرا بوو دوای کاک جەلیل گیرا بەڵێ ئەوانە کە گیران ئەو چ پێدەڵێن اسماعیلی قاسملووش گیرای شتەکە کەشە بووەتەوە بەڵێ مامۆسایەکی لەو شتانەی کە جێی تێڕوانینە لە بیرەوەریەکانی شای خوێنیتەوە ئەویش ئەوەیە کە مامەغانی ئەوانە گیرێن بەڵێ ئەمە لە سابڵاغ بوو باشە کە ئەمانە ئەگیرێنی تر هەموو ڕێخستنەکانە گیرێن یان ئەمانە بەبێ هیچ شتێک هینیان کرد ناویچی اعترافاتیان کرد یا چۆن بوو یان ئێران چۆن زانی ئەم هەموو خەڵکە دیموکراتە و حیزبیە و هەمویانە گردیا خو لە خۆ خەڵکیانەکە نەخێر لە خۆ نەبوو هێندێک لە خۆ گیرا بوون بەڵام کەم اسماعیلی قاسملوو وەکو پێشتر باسم کرد کوڕێکی بەهۆش بوو زیرەک بوو بەڵێ هەموو ئەو ناوانەی بیست بوو ئەمن دوور بە دوور دەمزانی هەری بلووریان حیزباتی دەکا بەڵام لە نزیکەوە هیچ قسەمان نەکرد بەڵێ بەڵام کە بردیانین زۆریان شکنجە کردین ئەمن تقریبان خۆم بە ملەستور دەزانی بەڵێ ڕێکە مقاومەت کرد و دوایە لە دوایان نردم هیچێکی شەپڕێوی کەزی ناحەزی چی ئەگەر لێی نزیک بوومەوە غەنی بلووریان بوو سەرنج وەزیری تێوە خوڕکتیوە چێە دەیناسی تی بەڵە بەڵەیەکی زعیف تی چێوە تی حەسەن ڕستگارە چکارە بوو مەسوولی یەکێتی لاوان بوو جاوا بوو مامۆسا ئەو توێ ناسی ئەو ئەمناسی بەڵام ئەو بەمنی نەکوت بە من فعالێتم لەگەڵوی نەبوو بەڵێ بڵێ تێکۆشارم لەگەڵی بوو بێ بەڵام ئەو دەیزانی بەڵێ کچی چاکە بەرایان کردەوە جوایە دەردێکیاندا بە من ئەوەندایان تێ هەڵدام ئەوەندایان شەلاکاری کردم بەڵێ دەم کورد دەیڵێ دەیکونا نامەیڵێ ئەوە وا بوو ئەو مەسەلەن هێندێک و ئەمن هێندێک و ئەویدی هێندێک و ئەویدی کەشان خڕکردنەوە تۆ بۆ خۆت هیچ اعترافە کرد لەسەر خەڵک ئەیچوو شێ بێ بۆ ئەوە مامۆستا بۆەوە بوو کە خۆتان ڕزگارکەن یا چی بوو یاخۆ لە بەرگەتان ناگرت یا ینی وەڵا بەرگەمان نەدەگرت یەک دوایە ئەوانەی مەسئول بوون لەوێ خەبەریانەوە نێ زیندان ارتباتیان هەیە لەگەڵ دەست شوشتن و چاوەشتوانە کتوان هیچ شتێک نەماوە خۆتان بە کوژ مەدەن تا ئەو سەرەنگەوانە چی بە من نیشاندا بەئیسلا بەڵگەیە کە مردووە بەڵێ تا
سەنەدی دەفنی تۆمان بەدەستەوە سەگباب یارە من کەم بوو بەڵێ تا نێوێک نەکوترابە باسم نەدەکرد بەڵێ ئەی کەس هەبوو مامۆستا هەر هیچ نەڵێ ئەوەی پێشک نایە هەمووی شتیان وت ئەوانەی کەم گیرا شێک نا چونکە کەم بوو بەڵێ ئەوەی ئەسڵی بۆ هەموو گیرا بوو دوو کەس نازانم نێوەکانم چاک لەبیر نەماوە یەکیان میرزا ئەحمەد بوو یەکیان هەوشاری بوو قاومەتێکی زۆر ئەجایبیان کرد بوو ئەم نیشان بە نمونە دەبر بە خەڵکیان نیشان دەدان چونکە هیچ شوێم نەما بوو هەموو برین بوو بەڵێ ئەی چی مامۆستا ئەوانەی لە ناو زیندانایەوە لەگەڵ یەکتریا پەیوەندیتان هەبوو یەکترتانە بینی ینی بۆ یەکتر قسەتانە کرد هەرێ ئێمە لە زیندانە قزل قەلعەی کە بردیان لە تەورە زەرا بردیان بە تارێ بۆوێ هەمویان تقریبان 100 و چەند نەفەریان دەدیوێکی کردین ئەو دیوەی کە کابرای ئەدامکرا ئەفسەرێک بوو ڕوزبەیان تێدا بەڵێ گرت بوو بەتەدە لەوێ بوو سافەیەکی 5-6 متری بوو ڕۆزبێ بەرپرسێکی گەورەی نظامی بوو نیزامی بەڵێ دەستی کرد بووە دەمانچەی پێ بوو بەڵام بە بریندارە گیر بووە دەوێدا بوون هەموو پێکەوە بوونی دی هەموو ئەوەی لای ورمێ و لای کرماشان و هەموو پێکەوە بەڵێ مامۆستا بەشێک لە ئێوە بە زیندانی بڵێن لە سێدارەدان و بەشێک بە 20 ساڵ و بە 10 ساڵ و ئەمانە چیە بوون ئەوانەی کە حکمی نیان بۆ بڕایەوە لە سێدارەدان هێچان غەنی بلووریان بوو عەزیزی وێسفی بوو بەڵێ ڕەحمەتی شەریعەتی بوو دەگەڵ سمایلی قاسم بوو ئەو 4 کەسە ئەو 4 کەسە بەڵام لە دارگای دووەم 3 نەفەرمانەوە سمایلی قاسم بوو بۆ ئەبەد بەڵێ ئەمەش تقریبان زۆرمان نەبەد بوون ئەمە نەبەد بوو بەڵێ هەرتوک دادەکە ئەو سێمانەوە زۆر نیگەرامون یەکجار زۆر چونکە پێش ئێمە ئازەربایجانەکانیان ئەدام کرد بوو 5-6 نەفەر کەڵانتەری بوو دادواتەوە بەڵام دوایە فعالێتی دکتۆر مەولەوی پێما دەگەڵ وەزیری فەرهەنگی فەڕەنسەی کە کابراکی عالم بوو تەماشگیرا بوو کە داوا بکەن لە دەگۆڵی بەڵکە واستە بکات لە کنشای دەرزەیەک تەخفیفیان داتی بەڵێ ئەوە سەری گرت ناردبووشی کە دیارە پوڵی دابووە ئیسوارێکی کە کارانە بکە لە کوردستانی لە بەغداوانە تەزاورات بکرێ بە نەفعی ئێمە مەنامەستا دەخالەت بکە و وانێ بکە بەڵێ ئەوەش کرا لە کاریگەری هەبووانە بەڵە کارگەری زۆر دیارە ئەمریکایەکانش کە بەرنامان هەبوو نازانم چ بوو ئەوانیش پێما دکتۆر مەولەوی دێکرد ئێستا وەختی ئەوەی نییە کە کورد ئیعدام بکرێ کاریان پیانە بەڵێ دکتۆر مەولەوی خۆی لەسەر حیزبی دیموکرات گیرا بوو بەڵێ مشاویری کۆمیتە مەرکەزی بوو 6 ساڵ مایەوە 6 ساڵ لە زیندانە بەڵام کەس یاعدام نەکرا لە کوردەکان نەخێر هیچ کەس هیچ کەسێک هیچ کەس شا تەخفیفیدا یەک دەرەجە بوون بە ئەبەد مانەوە بەڵێ دی کەس ئێدام نەکرا شەریعەتی بەڵام وانێک ئایەتوڵڵا مەردوخ دەفریایات لە لای شای ئەوانە زۆر محتەرەم بوو هاتوو داوای کرد بەڵێ ینی خاتری شا خاتری ئایەتوڵڵا مەردۆخی ویست بەڵێ قورئانێک چاپ کرد بوو تاران چاپی کرد بوو چوو بوو ئیرادی گر بوو ئەو شتە غەڵەتە پێ شۆرێ یا مەسەق بکرێ نازانم چ بوو گۆڕی بوویان بە قسەی کرد بوو زۆر باشە مامۆستا ئێمە لە ئەڵقەی داهاتوودا هەندێکی تر باسی زیندانەکەن و دوایی ئێوە چن بۆ باشووری کوردستان و لەوێش کۆمەڵی گیر و گرفتان بۆ دروست دەبێ لە ناو خۆتانە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد ئەوە خێرا و خەڵکە زیرە ینی ئەوانەی کە خۆیان بە ڕۆشنبیر و هینەزان هەمووی دوای تو دەکەوتە بوون هەر کارمان دەکرد و زیدی عەزەمان بووین و کورد بووین حزبی دموکراتی کوردستان
بێەوەی ئەمە بزانی شاخەیەک بۆ لە حیزبی توودە ئێران ئەمەش هەر لە زیندانێ لەکرد عەزیز یۆسفی کە لە ئینفرادی بوون ئەو 120 نەفەدەیەک ژووریدا کچم من ئەگەر ئازاد بم لە ئێران نامێنم دەست بکرد مەڵاست کاک ئەحمەد تۆفیق بڕوای بە حیزبایەتی هەبوو لە کتێبەکەشدا لەسەر منووسیوە کە تووڕە دەبوو نە کورد بوو نە دوکتور بوو نە هیچ.